جگە لەو خزمەتەی بە بواری وەرزش بە تایبەتی بە کچانی گەیاندووە لە بواری ژینگەی و پەروەردەیش بە هەمان شێوە ڕۆڵێکی گرنگی گێڕاوە بۆ ئەو فێرخوازانەی لە ڕێکخراوەکە کۆبوونەتەوە. ڕێکخراوی ژیما تەمەنی تەنها 3 ساڵە و دوای وەرگرتنی مۆڵەتی ڕسمی لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە لە بواری وەرزش و ژینگەی و پەروەردەیی کارەکانی ئەنجام دەدات. ئەندامیش ئیش و کارەکان بەڕێوە دەبن. لە ڕووی داراییشەوە جگەلێکێتی باسکەی عێراق تەنها بە پارەی فێرخوازانی ڕێکخراوەکە ئیش و کارەکانیان بەڕێوە دەبن. ڕێکخراوی ژیما لە کۆی 3 ساڵ و چەند مانگێکی تەمەنیدا چەندین ئەنجام و کاری ناوازەی بەدەستهێنایە کە لەو ئەنجامانەیە کە بەدەستهێنا پاڵانی عێراق 2 جار، پاڵانی کوردستان جارێک لە مانگی 3 ڕابردوو، دووەمی عێراق لە مانگی ڕابردووە. یەکیتر لە کارەکان ئەو کارە ژینگەیە جوانانەیەکەم کچانەیەکەن لە وێنە کێشان لە گوڵناشتن، دارناشتن، لە پاکردنەوەی ژینگە، لە پاکردنەوەی قەتپاڵی شاخێک لەم شارە کە خەڵکیان فێری مەسئولیت کردووە، خەڵکیان فێر کردووە کە مناڵێکی 5 ساڵ 6 ساڵە چێ ژینگە پاکاتوانش چاولام بکەن. یەکێ لە شتەکانی تر کە سەروەریە بۆ ژیما لە ماوەی 3 ساڵی تەمەنی ئەوەیە سەرجەم هەڵبژاردەکانی عێراق لە تازە پێگەشتانەوە تا سێفیسێ تاوەکو هەڵبژاردەیەکەم مڵکی ژیمایە. 12 یاریکەری ناشئات تازە پێگەشتوان یاریکەی هەڵبژاردەی عێراقن، ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق بەندەیە کە ڕاهێنەری ژیمایە. بەڕاستی زۆر یەکەمجار سوپاسمان سازگارەکەم. لە ڕاستیە من 2 ساڵ و نیوە لێرەم. ژیما ژیانێکی ترە بەڕاستی لەوانەی کە لێرەن. هیوادارم ئەوانەی تر بێن بۆ ئێرەوەڵە 5 یاسامان هەیە لە ژیما کەوای لێکردین ئێمە بگۆڕین. 1 شیر خواردن، ناخواردن و میوەی باش، یارمەتی دایک و باوک، سعیکردنی باش و زوو خەوتن و زوو لە خەواستان. ڕێکخراوەکە سەوسی فێرخواز لە خۆ دەگرێت و جگە لە ئەنجامدانی چەندین چالاکی ژینگەی لە زۆربەی پاڵەوانەتیەکانی ناوە و دەرەوەی عێراق تەنانەت وڵاتانی عەرەبیش بەشدار بووە. یاریزانانیش دڵخۆشن لە بواری وەرزش و ژینگەی و پەروەردەیی کار دەکەن، بە تایبەتی لە بواری وەرزشدا کە چەندین ئەنجامی گەورەیان بەدەستهێناوە. بوونی ڕێکخراوی وەکو ڕێکخراوی ژیما زۆر گرنگە بۆ یاریزان. وەکو خۆم زۆر سوودم لێ بینەوە چونکە هیچ نادیەک یا هیچ ڕێکخراوێکی تر بەو شێوەیە نییە کە بە بەردەوامی بتوڵی تا بکرێتەوە، بە بەردەوامی لە کاتی زستان بە یا هاوین بێ تەمرینی تیا بکرێت. ئێرە ڕێکخراوێکی زۆر باشە و ئادابەکانی زۆر باشە و مامۆستا ڕزگار وا پەروەردەمانەکە زۆر بە جوانی. لە ڕێکخراوەکەدا جگە لە منداڵانی کورد چەندین فێرخوازی وڵاتانی تورکیا و ئێران و سووریا دەبینرێن کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن. جگە لەوە یاریزانانی خاون پێداویستی تایبەتیش خەریکی یاریکردنن. لە لای خۆیانەوە دایک و باوکی فێرخوازەکانیش بوونی ڕێکخراوێکی وا بە گرنگ دەزانن و داواش دەکەن چەندین ڕێکخراوی تری لەم شێوەیە بکرێتەوە. دیارە وەکو دەزانن ڕێکخراوی ژیما ڕێکخراوێکی وەرزشی پەروەردەیی فێرکاریە و ژینگە پارێزیشە. لە هەمان کاتە بەڕاستی ئێمە وەکو کاسوکاری یاریزانان هەم وەکو نوێنەرێکی ژیما بریا نەک ژیما دەیان و سەدان ژیما لەم شارەوە چکە پێویستمان بێتی پێش هەموو شتێ پێشەوەی یاریزان بێ کچەکانمان پێش هەموو شتێەوەی کە فێری وەرزشیانکان هەوڵ بم بۆ بەدەزێنانی مەدالیا و بوتوڵە و یاریزانەکان پێشکە یەکێک لە هەمووی گرنگترەوەی فێر پەروەردەیانەکەن، هەم پەروەردە لە ئاستی هەموو بوارێک و هەم لە ئاستی خزمەت گوزاریەوە، هەم لە هاوکاری دایک و باوک، هەم لە جۆرەیالی دایک و باوک، لە پاکوتەمیزی، لە سیستەمی خۆراکی. حەزەکەم بەڵێ بەرە ژیما بەڵێ. چیەکەی لە ژیما؟ چی یاریەکەکەی لە ژیما؟ تۆ بگە شو دەکەم. شو دەکەی؟ بەڵێ. حەزەکەی لێرە بەردەوامی؟ بەڵێ. دڵی خۆشە؟ بەڵێ. ڕێکخراوەکە لەسەر ئاستی ناوخۆ دەرەوە بە ناوی کچانی ژیما و هەڵەبجەی شەهید بەشدارە و چەندین ئەنجامی گەورە لە یاری باسکەی کچان بەدەستهێناوە کە پلەی یەکەمی لاوانی یانەکانی سلەیمانی و کوردستان و پلەی یەکەمی تازە پێگەیشتوانی عێراق و پلەی یەکەمی پێشکەوتوانی عێراق لە ساڵانی 2007 و 2010. ئەم ساڵیش پلەی دووەمی پێشکەوتوانی کوردستانیان بەدەستهێناوە. بۆ یەکەم جاریشە لەسەر ئاستی هەڵبژاردەی کچانی عێراق سەرجەم یاریزانانی هەڵبژاردەکە یاریزانی ڕێکخراوی ژیمان. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی.